هەویندار کەبوون لەگەڵ داوەڕیان قازەی لەکوێی و هەروێ سادەگیەسا کە ڕووزی نەچیروانەی لە ناشی ڕەسێن ئێ وەختە و گشت وەختێکدان بەخێر هاوڕێی لە هەمیشەیی بەرنامەی فێرکاری زوانە کوردی خۆشحاڵم کە هایمە خزمەتدان و پێشکەشکردنە زەنجیرە بەرنامەیەک لەسەر زوانە کوردی لەسەر ڕێنووس بەشەی لەتر ڕێزوانی زوان ئێمێدوارم کە بتوانیم لە دریژەی بەرنامەی لە ئەو چیشتەی لە کە هەوەجەس چیشتەی لە بنەماییەک ڕایوە شی و تاوتیۆ بکەیمن و واژەیە کە بچیمە سەرە دەرسەکە ئاماژە بکەمەیە شێرە کۆڵە لە کتاوە لە پەردە خوار لە مامۆستا شێردە لە ئێلپۆر بوو شاعرێن و خوازە کرماشانی واژەیە کە دەست بە دەرس وانە بکەیمن توام یە شیرۆڤێ فرەکوڵێک بێیام لە سەرێ دەرسە ئیمە تا ئیسا بەشەیلێک لە کوردی لە ڕێنووس کوردی و ئارامی ئەوە کوردی عەرەبی بووشیم و پیتە عەرەبیە و ئاموزش دایمن لێرە مخوازم بەش لاتینیش لە حەدە یە بەرنامە لەسەری هوردە بووم و خاطر یەکە ئیمە چ بخوازیم چ نەخوازیم ئیسە دگە لە ڕێنووس کوردی لە کوردستان هەست و هەوەجە هەست کەسێک کە کار لەسەر زوان کە لەسەر ئەدەبیات کێدەن بتوانیم منزاراوی لەتر زوانە کوردی بخوانیم و گاه هەست لە بانان ڕووداوەی لێ بقومێت کە ڕێنووس کوردی وەکولی بوودە یەکە یا بوودە لاتینیەوە ئارامی وێ بوونەوە ئیمە هەوەجە هەست هە لە ئیسەیە خۆمان ئامادە بکەیم کە هەردوو ڕێنووسەکە هەموو لاتین هەموو ئارامی بزانیمن و لێ دەرسە من بەشە لاتین ئامادە کردمە کە توێی من نمونە باری من لەناو کوردی لە کورمانجی فرەتر شوودە کار چەنگ لە پیت هەست وە لاتین و لەناو کوردی لەتر وە سوورانی یا کەلهوڕی یا لەکی یا هەورامی یا زاراوی لەتر کە بخوازیم وە لاتین بنووسیمەن ئایا هەر پیتەی لە بەشکان یا پێیان زیای بکرێت یا پێیان کەم بکرێدن وێ بوونەوە وە شێوەیە خێرەک وە شێوەیە گوزەرەک ئاماژێ و ئەو چیشتەی لە خاڵی لەکەی من کە جیاوازن وەگادە لاتین ئەو چیشتەکە معمولە و ئەنگلیسی ناسی منێ یا لە ناو زوانەی ئەوروپایی هەست و ئیسە چی من هەر لە ناو خۆدە کتاو یا جزوێ هینکار ئێ بەشە و یەکە و تاوتوکەی من یا ئەلفبە جەدوەڵەگەس کە مە ئەلان وە شێوەیە گەوراترێک نیشانی وە دەمێ ئەمما وەرجەیە کە بچی منە سەر هەڵسەنگانە پیتەی لە عەرەبی وەگاردە لاتین توام خوێ خاڵی ئاماژە بکەم لە ناو تیپەی لە عەرەبی لە ئا بێ پێ تێ جێ چێ هێ لەوا شروع بوود ولی لە ناو لاتین لە ناو کە لە لاچەپا نووسیێدن ئێجورە نیەن یعنی جیاگانیان تقریبا نزیک و ئەو پیتەی لەسەر لە ئەنگلیسی هەست بێزافێوانە کە پێیان زیای کریایە ڕانمونە ئا بە جە چە دە یا دی شوشن دە ئا ئێ فێ گێ هێ ئە ئی ژێ کێ لێ مێ ئەن یا نێ ئۆ پێ قێ رێ سێ شێ تێ ئو ئۆ ئو ئو کە دیایی وە پێزافە کریاوەرا بەشە کوردی خوارێن vê wê xê î zê وە لە خواریشە و پیتەی لە هەرێ پیتەی لە وەهورد نووسیانە کە ئەڵە گەورە یا لێ سەنگین و ئەڕە قرسیش کە لە سوورانی و کەلهۆڕی هەسە پێ زیای کریایە ئەمما بچی من وەگەردی یەکا ئێ بەشە هەڵسەنگەنی من لە ئێ بەشە ئیمە توی من جەدوەڵێک لە یێ بەشێ کوردیە و پیتە عەرەبی نووسیایەوە لە ڕوێ یا بەرابەرێ پیتەی لە لاتی نووسیایە وەلی یەکا هەڵسەنگەنی منان و ئەگەر وەختیش بوو لە دریژێ هەرێ دەرسە نمونەی لێک و کوردی و هەردەشی وەگە باری من و فرەتر لاتینی کە چون نووسیێدن لەناو جەدوڵەکە تەماشا بکەی من ئەوەڵین پیتێک دەست بە پێکەوە هەمزەست لە زوانە لە کوردی عەرەبی
یا کردی آرامی وش نپی یعنی ریونیوس یا الف بای عربی اما لناو لاتین یا نوسیه دن یا بر جاری دونی لیه نشانی لیک استفاده کریه دن اما او چیش تکم معموله لناو کردی لاتین یا نوسیه دن یعنی اگر بتویم بنوسیم آو تنیا هوا آو نوسیمه که الان لدریجه در سگن نمونه فراتر تیاریم خود آ بوده هر آ ب فرق نیه که پ ت و لیره سک جیاوا بودن کردی یا بوده جی لکردی لکردی که بتویم بنوسیمن و تایبه دمرو کردی کرمانجی و زازاکی یا کرمانشکی و ای پیتا نوسیه بعد یه چیه هر او جی است که یه چلمک ها جیری و یه خالق ها جیری و اگر تماشا بکن یا بوده چه هی که هیش البته نو لاتین نیه فقط و هی نوسنه هر یعنی چه هی دو چو چه هی جیمی و اصلا و یه جور نوسیت یهش خیه خی و ایکس نوسیت که لکردی بوده خی دی ریش هر ریه و یعنی که مزدرد کردم اضافه بینسته کردی سورانی و کلهوری و لکی و هورامی و خاطر یک ای پی تیل لناو کرمانجی ننوسیانه یا ریدر ننوسانه یا اصلا لی سنگین نیرن اضافه نکریه اما لی بشه اضافه بینه یه ری سنگینه لبه کر شر که لدریجه در سگه وقت بود آماجه پیان که نمونه تیاریم زی البته ردیف و پی الفه آرامی نوسیه که فقط لبرابر یعنی لاتینه نوسیه یعنی پیشتر و ردیف لاتینیش خوانی منه یهشه جیه سی شیش هلو سیاسه که خالق آجیریو بعد این که نیه لکردی لاتین یعنی نوسیه دم و آیا و هن نوسیت که لناو در سگان و پی آماجه کیم غیه یهشه که هر و خی نوسیت غی قینیه غیه که نزدیک و خیه تلفظه اگر پیتیلی که هن لناو کردی چنین هر و یه بنوسیان یهشه فیه لردیف تر یا ویا که هر و وی انگلیسی نوسیت که فرقی نیه که داگرد انگلیسیش یهشه قیه لوای قرق مثلا که کرکیه گی لی یهشه لی سنگین و دو جور نوسیه برای کسی لی هست الی نوسن یا لی لاتین نوسن چلمنگ ننبانه ولی خوب بنا بشه تریش و دلی نوسانه ایمه یه حلو جانی منم می هر میا و نیش هر نیا یهش ویا که دابلیو لکردی بوده وی و او که کلتره لوی گل که پشتریش باسه کنیم یهش اوه دریشتره لوی سور سو بچو بوک او یا او که وقتی لکرماجی و سورانی فراتر شده کار لوی روش مثلا ولی لکردی خوارن بوده مثلا او خیش یه اوه که لکلهوری فقط به اضافه کریه و یه البته لیره هی نوسیه بس و بنوسی منه یه که نگیش بوده یه اره هی ای دوای یار یک یهشه ایه که به دنگ داره دوای شیر ای دوای تیر شیر یهشه یا بزرگیش نپی که فارسی تا حد چنی لکسره استفاده اما هرچند که درست نیه کسره نیه لکسره کلتره ولی برای کسی لکسره استفاده را کنه خاطری که هن نیاشتی منه سیستم آموزشی نیه لکسره بعضی وقت استفاده را کریه دن ولی و گشتی یک کردی عربیه بی لاتین بی فارسیش لبرابری آنو نوسیه که من فارسیان آماجه پیان نکردم چون که تنیا هلسنگانه بین دو گلپیت کردی آرامی و کردی لاتین بیو و ایسا تویم چند نمونه باری مرادان لیره لنوع بشه
لەناو بەشیشە نمونەی لێ بنووسیمە ئەوانە کە فرەتر جیاوازن و گاردە ئەو چیشت لاتینە کە تا ئەمڕۆ ئیمە هوکارە بوو منە و بێگومان لاتین یەکی لە ڕێنووسەی لێگە کە ئیمە لە گشت جیهان وەلیا سەرکار دیری من و تا ڕادێک ڕاحەتترە یعنی ئیمە کە ئەگەر کوردی لاتینیش نەخوانی منە یا نەنووسایمە یا پەروەردەوە پێنەی منە تا ڕادێک رامان ڕاحەتە یعنی لەناو ڕۆژێک توانیم وەخت بنێم ڕاحەت یادێ بگریم من وەخاتر یەکە ئیمە هەر لە ئەو ئەواڵە لەو سەرەتای مەدرسەیە کە چی من فۆرمۆلە فیزیکە نیەزانم ئەنگلیسی خوانینە یا زوانەی لە ئاشنایی وە لە زوانەی لە ئەوروپاییە هەست و لە زوانم ڕسمی یا میانجیک لەوەی ئەنگلیسیە سەرکاردینی خاطریە چۆمان عادەت کردیەوە لاتین ئەمما ئەگەر کەسێک لاتین پەروەردەدیەوە بتوێت ئارامی بخۆنی کەمە سەختە ڕێ چونکە فرە سەختە بتوانێت بعد و عەرەبی لە سەودویە ساڵانە فرێک یاد بگرێت وێ بوونەوە لاتین توانستیە دەنگە فرێک بێهاشتو لە جیهان و احتماڵی یەیشە هەست کە لە بانانە کوردستان ئەگەر اتفاقی لێ بکەفێت لاتین ڕسمەخەتە لاتین بوودە ڕێنووسە ئەستاندارد کوردی و خاطر یەکە پەروەردە ئاموزش هەیە زوانە ڕێنووسە ئاسانە و تو پەیوەندی فرەتری توانی بگەشت و ئەگەر زوانەی لە ئەوروپاییە و فرە چشتەی لەتر حالەتی یعنی بەرژەوەندی هەرچەند کەماسیەی لە خۆی شێدێرە دنیا واقعیەتێکە ولی خب ئیمە دەرسی ئیمە ئەمڕۆ نییە کە لە بەس خاصی و خراویێلی بشتیم تەنیا توانی من لە هەد خلاصەیەک لەسەری کار بکەی من پس ئیمە نمونە چەند لە تیاری من کە مهمن ئیمە هەر لە ئەوەڵە ئێد نمونە تیاریم کەسرە و هەمزە چون نووسیان کەسرە باشین هەمزە و ئا کەواتم ئەوە نیە نووسێت و نمونەی تیاری من ئیمە ئەگەر تماشا بکەی من ئا و لێوە نووسیا ولی لە لاتین هەر وەتەنیا و تەنیا خۆی و ئا و نووسێدن بێ یەکە هەمزەگەی بنووسێت ڕانمونە ئا و یان نمونەیەک بوو مەسەڵەن ئەو آسمان و الی آخر هر کام یه نمونه توانیم بنویسیم من رایان که وقتا مالیش لکیس نشودن بی که هر بیا هیچ گیشالی نریم ولی ارزانی منه پی تی و جی دیریم من ایمه جی چون نویسیه جی یکم سخته و خاطریه که چون ما واجی انگلیسی کردی اما راحتیش چیشت سخت نیه تونیا یه تمرین توید مثلا لوی جهان لوی جوا بنوان پیت خوابان آلمانی بنوان کردی جوامیر البته نو خاص و ناویل خاص نو آیم و حرف گوران یوسین جوامیر و الاخر جهان جوامیر و او چشتلی که جی داشتون و دوی جی بوده چه لوی چیا لوی چم و رودخانه چم روبار چم گنج گچ و الی آخر یه چیز یعنی چیشت سختی نیه نزدیک و جیه حرفه و چی منو و بان یعنی چه رد بکنیم هیچ هر هی اثران نمونه یه لباری مثلا محمد کل آرامی و هی جیمی نیوسنه ولی لیره هی جور نیوسنه ما ها مد یعنی او هی ولی هی منها هیچ فرقی نیه که و ریش هر ری دی خی فقط خیش نمونه خی باری من خی لوی خم لوی خزال لوی بخال لوی خاطر
وإلى آخر. دوێ ئەوە ڕێ دیری من ڕیش هەر ڕێ سووک کە چنێک نێرێدەن لەوەی بەرە لەوەی کەرە وإلى آخر. ئەما ڕێ دوڕێ دگە لە ڕێ سەنگین دیری من یەک نووسیێدن لەوەی مەسەڵەن کار پەرە شەر وإلى آخر. اما یه چیز تریش هست ڕێ سەنگین هەر لە ئەوەڵەوە یەجوون یەسێ مەسەن تۆی بنووسیت ڕەها مەسەن ڕەها ناو شارێکە لە باکوورە کوردستان ڕەها لێوە نووسیە یا تۆی بنووسیدن ڕووژێنا لێوە نووسیێن یا مەسەڵەن لە کورمانچە ڕووناهی لێوە نووسیێت یانێ ڕێ لە سەنگین هەیە جوور نووسیان لە ناو لاتینیش و ژێ دیری من ئەوانە کە جیاوازن یە بوودە ژێ ڕانمونە لەوەی ژارە مار لەوەی ژن لەوەی ژیان لەوەی بەژن لەوەی کەژاڵ البته لیگه اگر بتونیم تلفظ بکنیم باید دلی نووسیت بۆ خاطر لێ سەنگینە هیچە لە ژێ و مینید نەو سێ و ئەوانە کە سێ کە هەر سێە لەوەی سارا سەر وإلى آخر. ئەما یە شیش دیری من کە شێ لەوەی هەرە و سێسە کە نیشانەی هاژیریە و لەوەی شەرم کەش سەرکەش ناو کوێگە لە گێڵان لەوەی مانشت ناو چێگە لە ئیلام وإلى آخر شیش لێوە نووسیێن یعنی هیچ چنێک نێری من و ڕائین وەتم ڕائینیش نمونێ بارم ئەین مەسەڵەن ئەگەر بتوانین بنووسیم ئەلی دی وەرجە ئەگە نیازی نییە ئەینە بنووسی هەر جورە نووسیت ئەلی یا مەسەڵەن نێمەت نێمەت وإلى آخر یعنی ئەو ئەنە نووسیە یا شێر یا هەر چ شتێک ئەو هەمزە لەتینیە نووسیێت ئەو هەمزە ئەینە کە تەلەفوزی وەک هەمزەست نییە نووسیێدەن و فێکە فەرخێ نێرێت غیش هەرە وەسە کە وەتم لەوەی خێ نووسیێت مشکلێک نییە و مینیدا و ڤیش وە گەرد ئەنگلیسیە یەکێکە نمونەیشی باری من بڤە هەڤدە یا مەسەڵەن ئەڤدلا ناوخواسە ئەڤدلا یا ئەڤدی یا وإلى آخر گڤن یا مەسەڵەن لە کورمانجی فرەتر شودەکا لەوەی هەڤاڵ ڤر کەڤر وإلى آخر لەناو کورمانجیون فرەتر شودەکار یا مەسەڵەن لەناو لەکیویشن ڤڵات مەسەڵەن و ڤێ فرەتر بەنەکار. دوایە ئەو دیان کە هیچی نێرین فقط قیە قی و قیش کە یە هەرفە گەوراویش یە هەرفە بیچکەکەیە قی لەوەی قازمە یا قۆڵەنگە قەرز مەسەڵەن چەقاڵ وإلى آخر ئێشە قەیەکە هیچ چێشتە جیاوازیەک نێرێت هەن مینیدە گێگیش هەرە وەسە گێ گەورە و بچەلگەیشی کە فرەت نیاز بۆ هەوەجەوەیە نییە فرەشیەوە بکەی من لەوەی گۆڵ باگ سەگ وإلى آخر گیشی جیاوازی فرێک نێرێت وەگەردەوەیە مینیدنە
لی دیری من و گرد چنگ لی پیت ترا که هواجه هست بنیام بکم لیب که فرق نکرد و مینیم لی که دجور نوسیه لوه مثلا هاو جارش نمونه هاوردم گل خال کال لی اگه سنگینه لی سنگین تویم لیوه بنوسیمونه و تیم نبانه او یعنی چونیسیان و اما حتما اگر وقتیش بود سر او دوباره بحث کم او ولی ورج یعنی خوشم تیدن فراتر هردو بیمل سری نمونه که احتمالا وقت ما فرکم بود لیر دی و معنی انگلیسی نیه لیر نشانه یا فتح هست لوه مثلا کال حسن که اگه ورجویش چند درس لیه وریش و تیمنه دی لیر وقتی بس لسر فتح که فتح تبیجه که من اجوره نیوسیه یعنی لکلی و معنی است یا مثلا هر در الی آخر و هر ای اگر بای من هشتک بنیم بانی و چلمه بنیم بانی و خود و خود بودن ای لبای مثلا تیر شیر ریوار یزانم ریوار دیر الی آخر یش لیا و مینید نوبانه ایو کسره او لیره پیت بیدنگ حساب بودن لوه مثلا ولات وطن کو بو وینا و الی آخر مثلا خاو لأول و آخری شو تیدن یعنی یک بشی من بود فرات لأول و تی یعنی لأول و کم وی دیری من یشه که بوده وی که نمونه هاوردی من و او دیری من که یه پیت دنگ دارگه لوه کرد گل که لناو درسی پیشتریش بحث کردم وقتی فرج منطقه لیش هر اجرا تلفظ کنم مثلا کرد لیوا تلفظ کنم اما شکل استاندارد یه لیوا بنویسیمه و او دیری من که یه پیت دنگدار دریجه که او نیه اوه لوه مثلا سو یا مثلا سورانشون بوک یا مثلا سور یا بچو لکردی خوارین البته و او شنه و الی آخر یعنی او دریجه و مینید نبانه ایو ای دیریم که لوه یه پیت بیدنگه لوه یار یک پی و الی آخر اما هر ای بیدنگیشه هست که اجوره نشانه دید یه لوه شیرین شیر خواردن مبسته تیر یا گله و الاخر و یک پیت دنگدار لیوانیوسید و یه چشت دیدیم منو که هر بزرگه یا کسره کوتاسته هواجس که لیره فراتر چند نمونه بیشتر بنویسیم لناو کردی آرامی دنگ ننویسیا یعنی تماشا بکنیم من دونی من مثلا بزن هر و بی و زی و ننویسید یا مثلا بنجگ درگ یعنی ننویسید یا مثلا سرد جان که اگر ایما لنول آرامی تماشا بکنیم هنوسیم سرد جان کد
بوده سرد توانی و سردش بخونید اما نو لاتین یا نوسیه پس لهر جیک سده بزروکه یا ایدای ما توانی ملئه نشانه استفاده بکیمن فکر یکم چشتی منو داجیو که بتوی من توضیح بین بیجگه او ولی او که دگلیش توانی ملخشر خود او خلاصه گلیان بیشیم چند نمونه رایان باری من او که وقتم در سری پیشتریش که لسورانی فراتر شده کار مل کردی خوارن فقط مثلا اوخیش دیریم اوخیش ولی نو سورانی و کرمانجی فراز مثلا روز روناهی پیروز و الی آخر اما او من به نوبان کیبورد او نیری من لیره او مثلا او دنگ فراتر کردی خوارین و لکی چوده کار و نو کرمانجیش تا حدی است ولی نو الف کرمانجی تعریف نکریه و خاطره و جدول از زیای کریه ره نمونه مثلا سور دور و یه لیره یه شیروه کردنی مبایم او هم دنگداری هست هم بیدنگه هر وجوده که ای هم دنگداره هم بیدنگ لوی یار و شیرین اویش هر جور است هم دنگداری هست هم بیدنگی هست را نمونه یه دنگداری بی منیوسی من اما اگر بتویم مثلا بیدنگ بنیوسی من اجوره نیوسی دن مثلا دویت وو مثلا زو و الی آخر اما یعنی نیازی نیه یعنی حوجه نیه یعنی بنویسید و خاطریه که فقط تلفظوانی تویم بیشم لیوا بیوه و ایمه تنیا و تنیا لعو استفاده که ایمن لنوع رینیوست کردی لاتینه البته ویش لبش کردی خوارینه امیدوارم که درس و دل دان بود یا هرچند یه خلاصه بود و آشنایی اولیه کسی و گرد کردی لاتین بیاشت بودن و امیدوارم که و دل دان بود و تا برنامه تر هر شاد و بختور بون مالاوا